ئەمڕۆ ڕۆژی زامیات ڕۆژی زەوی و 28 خەرمانانی ساڵی 2718 لە جەژنی پەیماندا لە ڕووگەی کوردان و گەورە پەرستگای پیرۆزی زەردەشتیان لە قزلقاپان بڕیارێکی مێژووی گرنگتان ئاڕاستاکەین کە ناوەندی زەردەشتیان تۆماری کردووە و نەوە دواینەوە وەچە بەوەچە دەبێتە جێگای شانازینەتەوەکەمان و گێڕانەوەی سەروەری بۆ ئابڕووی لە مێژینەمان و خاوەندارەتی لێ دەکەینەوە. ئەویش ڕاگەیاندنی ئەنجومەنی پیرانی زەردەشتیە، دیاریکردن و دەستنیشانکردن و هەڵبژاردن و ناساندنی پیرشالیاری زەردەشتیە کە ڕێبەرایەتی ئاین و نەتەوە بۆ فەرهەنگی زەردەشتیان لە مۆدوا دەکات تاکە مەرجەعی ئێمە دەبێت. ناوی پیرانی زەردەشتی لێرەدا وەک ئەم ئەنجومەنەی کە ڕای دەگەێنین بۆتان دەخوێنینەوە کە ئەمانە یەکەمین دەستەی پیری زەردەشتیانی کوردستان و ئاوات و ئامانجی ئێمە ئەوەیە هەزاران پیری ژن و پیاو لە ناو زەردەشتیانی کووردا هەڵکەون. یەکەم پیر کامل مەزدا سەنایی، دووەم پیر ئاشنا بابانی پیر کامیلە هەماش هاتوون وەرێ بابانی پیرڕێبەری جاف ئەمەش پیرێکی گەنج و چوارەم پیر ئیسماعیلی خۆرهەڵاتی ئامادەبوانی بەڕێز. ئەمانە دەستەیەک پیری جوان و پیری ڕووناک و تێکۆشەر و وڵات پارێزن. ومێ دەکەین چەندین دەستەی تر لە ساڵانی ئایندەدا هەر لەم شوێنە پیرۆزە و لە شوێنەکانی تر بە ئێوە و بە خەڵکی کوردستان و زەردەشتیان بناسێنین. لە کۆتاییشدا پیر لوقمان بە پلەی ئاینی پیرشالاری زەردەشتیان لێرەدا فەلسەفەی زەردەشتی ئەم نووسراوەی ئامادە کردووە لە باتی ڕێکخراوی فەرهەنگ و فەلسەفەی زەردەشتی من لێرەدا خوێنمەوە. هەروەها ئێمەش وەکو بسوودنەوەی زەردەشتی کوردستان پشتیوانی ئەم نووسراوە هەر ناوێکی